سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانی دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. 115 توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە، بەڵام نزیکەی 2 هێندە تووشی ڤایرەسەکە بوون. بەداخەوە 13 کەسیش جانیان لەدەستدا. هەردوو سەرۆکی ئەمریکا و رووسیا تاوتوێی دۆزینەوەی ڤاکسینی دژی کۆڕۆنای نوێ دەکەن و ترامپ دەڵێت بەم زوانە ڤاکسین دەدۆزینەوە. ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە سەرتاسەری جیهان گەیشتە 17 ملیۆن کەس و چاکبوونەوەش 10 ملیۆن کەسی تێپەڕاند. دووبارە سڵاوتان لێبێت. 115 توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە، 309 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون و 13 توشبووش جانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبووان و مردنی کۆڕۆنای نوێی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڵاو کردەوە و ڕایگەیاند لەو ماوەیەدا 13 کەس بە لە هەرێمی کوردستان بە کۆڕۆنای نوێی جانیان لەدەستداوە کە 6یان لە پارێزگای هەولێر بوون و 7یان لە پارێزگای سلێمانی بووە. هاوکات 309 کەسی دیکە تووشی ڤایرەسەکە بوون کە 177 کەسیان لە پارێزگای هەولێر و 103 توشبوو لە پارێزگای سلێمانی و 15 توشبووی دیکەش لە پارێزگای دهۆک و 14 حاڵەتی دیکە لە پارێزگای هەڵەبجە تۆمار کراون. هەروەها 115 توشبووی دیکە توشبووی کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان چاک بوونێتەوە. تا ئێستاش 13246 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون. لە نێوانیاندا 517 توشبوو جانیان لەدەستداوە، 8896 توشبووش چاک بوونێتەوە. ئێستا لە نەخۆشخانەکان 3833 توشبووی کۆڕۆنای نوێ لە ژێر چاودێری پزیشکی ماونێتەوە. بەڵێ خۆشەویستان لەسەر داداکانی تایبەت بە هەرێمی کوردستان لە وەکو ئاماژەمان پێکرد ئێستا ژمارەی ئەوانی کە ئێستا لە نەخۆشخانەکانن 3833 حاڵەتن. ئەم ژمارەیە ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان چاوەڕێی یان بڵین دەتوانین بڵین ئەو ڕێنمایی و ئەو چارەسەرە گرنگانە وەردەگرن و هەروەها بە هەمان شێوە چاوەڕێ ئەوەن کە نیشانەکانیان نەمێنێت ماوە دیاریکراوەکە حەسەب حاڵەتەکەیان کە ئەگەر هات و حاڵەتێکی سووک و مامناوەند بێ 11 ڕۆژ لە پاش نەمانی نیشانەکانیانەوە دەنێردرێنەوە ماڵەوە یان ئەو حاڵەتانەی تر کە باری تەندروستیان تا ڕادەیەک ناجێگیرەوە بە قورسی گرتویان و ئۆکسسیجینیان پێویست بووە کە ئەوانە بێگومان پێویستی بە چەند ڕۆژێکی زیاترە لە دەوری 20 ڕۆژێک دەبێت دوای نیشانەکانیان ئەنج دەتوانرێ دڵنیابن کە بڵێن ئەم کەسە ئیتر نابێتە مەترسی بۆ سەر ئەوانی کە لە دەوروبەری و هەم مەترسیش لەسەر ژیانی خۆی نەماوە. بەداخەوە ئەو ژمارەیە زۆرە کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە تقریباً نیوەی ئەو توشبووانە لە پارێزگای هەولێر بووە. ئەمڕۆ لە ماوەی 24 کاتژمێر نیوە زیاتری دەتوانین بڵێن 177 حاڵەت لە هەولێر تۆمار کراوە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو کە ئەمە ژوال لێ کرد کە ژمارەی تۆتەڵی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان لە هەولێر تووشی ڤایرەسەکە بوون نزیک دەبێتەوە لە 4000 کەس 3903 کەسە ئەوانی ئێستا لە نەخۆشخانەکان ماونەتەوە ینی ئەوە لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکۆ ئەوەندە بۆ لە هەولێر ئەوانی ئێستا لە نەخۆشخانەکانن نزیکەی 1000 کەسە و بەداخۆجان لە دەستدانیش لەگەڵ ئەو 6 کەسەی کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو جانیان لەدەستداوە 113 حاڵەت لە پایتەختی هەرێمی کوردستان جانیان لەدەستداوە بەم ڤایرەسە. بەڵام خۆشبەختانە کە ئەگەر ئێمە سێری ئەم ژمارەیە بکەین 2792 کەس چاک بوونێتەوە. لە پارێزگای سلێمانی توشبووانی نوێ کە ئەگەر هات و تەمەشای بکەین ئەم ژمارەیە دابەشەکرێ بەسەر پارێزگای سلێمانی وەکو شار وەکو ناوەندی پارێزگا و هەروەکو بڵین ئیدارەی گەرمیان و ئیدادەی ڕاپەڕین بە هەر سێکیان 103 حاڵەتیان هەبووە. ئێستا 2649 حاڵەت لە ناو نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی ئەم پەتایەن کۆی توشبووانیان کە گەیشتە 1422 حاڵەت لە سەرەتای سەرهەڵدانەوە خۆشبەختانە 5377 بەڵام
ژمارەی گیان لە دەستدان نزیکە بێتەوە لە 400 کەس کەوەکو ئاماژەمان پێگەر ئەمڕۆ 7 کەسی تر لەو شوێنانی کە سەر بە پارێزگای سلێمانی و بە پارێزگای سلێمانی و گیانیان لە دەستداوە دهۆک بە قەلقیەک هەیە کە هاوڵاتیان یان بڵین لایەنە پەیوەندیدارەکان لەوێ دەڵێن ژمارەی توشبووان ئەگەر چی کەمیش بێ بەڵام بەردەوامە لە دۆزینەوەی چونکە ئەم پارێزگایە هەر لە سەرتاوە ئەگەر بە بەراورد بکەین بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان کەمترین ژمارەی توشببووی هەیە تا ئێستا 463 حاڵەتە لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکەەوە بەڵام تەنها 121 کەسیان ئێستا ماونەتەوە لە ژێر چاودێری پزیشکیدان لە پارێزگای هەڵەبجا لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو 14 حاڵەتی نوێ هەیە بە مەژمارەی ئەوانی کە ئێستا چارەسەر وەردەگرن 65 کەسن لە سەرەتاوە تا ئێستا 458 حاڵەتی تێدا بووە ئەمە کۆی ئەو زانیاریانەیە بۆی ئێوە بزانن کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان حاڵەتەکان بەرەو چۆن دەڕوا ژمارەکان وەکو بینیمان لە پارێزگای سلێمانی خۆشبەختانە ڕوو لە زیاد بوونە بەڵام بەداخەوە ئێستا ژمارەی توشبووان لە پارێزگای هەولێر و بە مقارنە لە دهۆک و هەروەها لە هەڵەبجا یعنی وەکو هەست پێ دەکرێت هێشتا دۆزینەوەی حاڵەتەکان هەیە کە ئەمەش یعنی هێشتا پێمان دەڵێ سەرڕای کەمبوونەوەی ژمارەکان لە هەندێک پارێزگاش بەڵام هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هێشتا لە ژێر مەترسیەکی گەورەی توشبوون بە ڤایرەسی کۆرۆنا هەیە و کاریگەری لێمان کردووە و کاریگەریشی لە سەرمانە بێ هێشتا بە نمونە کە ئەگەر ئێمەوە نزیکە بینەوە لە یادێکی ئاینی کە ئەویش جەژنی قوربانی پیرۆزە کە ئێستا ئەم ساڵ مسلمانان بە شێوازێکی تر یادی ئەم جەژنە دەکەنەوە دەمەوێت لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەسەر ئەم دەربارەی ئەم پەتایە بە تایبەتی لەم بۆنە ئاینیە لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ قسەی لەسەر پێێن ئێوارتان باش دکتۆر هەڤاڵ بە ستایلێکی تایبەت ئەم شۆ بە جلی کوردیەوە بەشداری کردووە جلی دیارە لە ئێستاوە تۆ کردوتە بە جەژن دیارە جەژن لە ماڵۆنی داوامت هەیە بۆیە تێ لە ئێستاوە خۆشیەکان دەرببڕی پێشێکی جەژنتان پیرۆز بێ و جەژنی هەموو هاوڵاتیانی خۆشەویستیش پیرۆز بێ بەڵام لەسەر جلەکانی دکتۆر هەڤاڵیش قسە دەکەینەوە پزیشکان بەگشتی و تەندروستکاران هەمویان و بە تایبەتیش کەسانی وەکو دکتۆر هەڤاڵ وەکو هەموو مالایەکمان دەزانین پێشمەرگە ئاسا چەندین پزیشکی ئازیز و خۆشەویست پێشمەرگە ئاسا بەرەو ڕووی ئەم پەتایە بوونەتەوە بۆیە هەم جلە کوردیەکە خۆی پیرۆز و گەورەیە لە لامان و هەروەها پیرۆزی ئەم جلکەش کە لەبەری پزیشکێکا ببینین کە ئەویش وەکو پێشمەرگەیەک بەرەو ڕووی ئەم ڤایرەسە بۆتەوە دووبارە بەسکار بن با مادام جلی کوردی لەبەر کردووە لە سەرەتاوە لە تۆ دەست پێکە جەژنی قوربان ینی سەرڕای ئەوەی کە بۆنێکی ئاینیە و ساڵانی پێشوو ئەم کاتانە چاوەڕێی گەڕانەوەی ئازیان و خۆشەویستان کە چوبوونە فەریزەی حەج بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم پەتایەوە ئەو مەراسیمە لە وڵاتانی جگەر لەوە بزانم لە سعودیە چەند ژمارەیەکی تایبەت بەخۆیان کەسی تر ئەم فەریزەی نەکردووە لە ڕۆ دەرونیەکەی و کاریگەری هەیە بەڵام ئایا لە ڕۆ کۆمەڵایەتیەکەیەوە دەتوانین بڵین ئەم پەتایە وای لێ دەکات کە ڕێژەیەکی کەمتر خەڵک هاتوچۆ بکە یان وەکو پزیشکێک کە لە ئێستاوە کردوتە بە جەژن ترست چییە لەم جەژنە؟ بەڵێ زۆر سپاس مەگەر دوو مانگ بگەڕینەوە بەر ئێستا جەژنی ڕەمەزانی پیرۆز دەبین ئەو کاتی کە دوای تۆزێک شیرکردنەوە ڕێنماییەکان بینیمان کە بەداخەوە دەڕۆژ دوو هەفتە دواتر دوای جەژن ڕەمەزان چکار ساتێک ڕوودا کە ژمارەیەکی یەکجار زۆر هاوڵاتی بێکۆ توش دەبوون هەمووشی دەگەڕێتەوە کارە سەرچەکەی ئەوە بووکە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەمەزان و بە تایبەت لە کاتی جەژن تێکەڵاوێکی یەکجار زۆر هەبوو بەڕاستی پارێزێکە و پێویست نەبوو لەبەر ئەوە بەڕاستی ینی تا حدێک باردۆخەکە خراپ بوو بەرەو خراپیش ڕۆی و ئێستاشی لەگەڵداوی باجی ئەو کاتی دەدەین لە ڕووی کۆمەڵاتی و ئەکیت جەژن قوربان خۆمان دەزانی ناو کۆمەلگای ئێمە جێگایشی تایبەتی هەیە تایبەت هەردوو جەژن وەکیدم خەڵکانێکن ئێستاش ینی ئامادەکاری تەواوی کردیە کە لە ڕۆژانی جەژن سەردانی خوان هەردەکەن ینی بەشێک هەیە بڵێ کاریگەری هەبوو لەسەر ئەوەی خەڵکە لە ماڵ دانیشت نەچێتە دەرێ بەڵام لەگەڵ ئەوەش ژمارەیەکی زۆری خەڵک سەردان دەکاکیدم و تێکەڵای زۆر دەبێت ئەوە بەڕاستی کاری بە کورتی تۆ ترست هەیە ترسم هەیە ینی بەڕاستی هیوادارم لە
لە جیاتی بەخشینەوەی جەژنانە و شیرنی نەبینەهۆی بەخشینەوە و زیاتر بڵاوبوونی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەکیدم خەڵکانێک لەو لە جەژنی قوربانی پیرۆز ئەو حالەتە ڕووداتن. بەڕاستی کاریگەریەکەش زیاتر لەسەر ئەو کەسانە دەردەکەوێت کە پێشتر باسمان کرد تاکید دەکەمەوە کە بەتەمەنن کە نەخۆشی درێژخانیان هەیە لەبەر ئەوە هەرچەندی دەکرێتن بە ئەگەر لە بەرخاتری خۆشمان نەبی لە بەرخاتری کەس و کار بە تایبەتی ئەوان بە ساڵە چوونە لە بەرخاتری ئەوان بە ڕێکارەکەن و خۆی جێبەجێ بکەین. دەست خۆش کە شێوان لە جەژنە کە پشووە بڵین فراهەمبوونی شوێنە تایبەتەکان تا ڕادەیەکی زۆر و هەروەها وەکو خۆش دەزانی لە دامەزراوە حکوومیەکانی تەندروستی بەهۆی کۆڕۆناوە هەموو هێز و تااقەتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بەخشراوە بە کۆنتترۆلکردنی کۆڕۆنای نوێ لەگەڵ هاتنی پشوو و کەرتی تایبەت بە شێوەیەک بە تایبەتی بڵین نۆڕینگەکان و ئەوانە کە بەرەو داخرانەچن چ مەترسیەکی تر ئیزافە دەکا ینی بۆ ئەوی هاوڵاتی لە ڕووی دەرونیەوە ئامادە باش بێ کە بڵێ مەسەلەن لە ڕۆژەکانی جەژنە کە زۆر پێویستە زیاتر ئاگامان لە خۆمان بێت لەوانەیە ئاکسسمان گەیشتنمان بە پزیشکان کەم تریش بێتگە لە دامەزراوە حکوومیەکە. بەڵێ بەوەی کە هاوڵاتی دەیزانی ئێستاوە بەرەو جەژن دەچین و بەرەو پشوو دەچین بەڕاستی ئەوڕۆ و دوێنێ فشارێک یەکجار زۆر کرد بە سەرمان وەکو لە نۆنیگە تایبەتەکان کە نەخۆشەکانیشمان دەدی دەگوری دکتۆر ئەم دەمێ ئەوڕۆ بمبینیت کە باش دەزانم پاشتەن ڕۆژێککە نۆرینگە نییە و بەداخەوەش نەخۆشخانەکان بە ناچاریەوە هەمویان تەرخان کراون بۆ چارەسەری نەخۆشەکانی باڵێن کۆڕۆنا و بنکەی تەندروستەکانش لەو ڕۆژانی جەژنیانی برێن هەر پشویان دەبیتن بۆی ئەوە یەک لە کێشەکانە کە ئەوەل لێ دەکاتن ئەتوو دەبی زیاتر پابندبی یعنی ئەگەر پێشتر پابند باڵێن 150 پابندبووی حەقوا ئێستا 180 و 190 و 160 پابندی چکە باش بزان ئێستا نەخۆشکەوی یعنی خەستەخانەکان توانایان نمایە ئەتو وەرگرن ئەوها بە ئاسانی کە وەرشتگرن لەوانەیە سڕەکی زۆر لە پێش بیتن و بەڕاستیش ئەوە ڕوویدای هاتەوە لایم ئەو یەک دووش هەندێک حالات هەیە لەوانەیە نەخۆشخانە تایبەتەکان هەر بەردەوام کراوە دەبن بەڵام لەوێن دەرێش فشارێکی زۆر دەکەوتە سەر هاوڵاتی یەک لەوانە کە هاوڵاتی بەردەوام گلەیی دەکات دەڵێ لایەنی ئابووریم خراپە ئێکاکە مادەم لایەنی ئابووریت خراپە ئاگاداری خۆت بە ئێستا زاراوەک هەیە نەخۆشەکان لەگەمە بەکاردێنن بەڕاستی دەرێن دکتۆر کو دەبی ئەو لە هەولێرەوە زۆر بەکاردێتیان کو دەبی ئەم جێژنەیە نەچم ینی سەردانی مالی دایک و باوک ئەوانە بکەم کو دەبیتن ئەم بەو مناسبەی ئەوانەکەم کو دەبیتن ئەمن جیرانم ئەی بە نەخۆشە کە سوڕ دەیزانی کۆڕۆنەیە بەداخەوە منەوە بەڕاستی ینی ڕووداوی ڕاستەقینەیە باز دەکەم دکتۆر کو دەبوو ئەم سەردانی دەکەم ئەم لە بە ئەو کو دەبیان دێم کو نابیتن ینی دەبیوە بکەیت دەزانم شتێکی ئاسایی نییە لە ڕۆژی جەژن سەردانی ماڵی خزم و ناسیارنەکەی سەردانی جیرانەکەی بەڵام ئەو شتە لە هەموو جیهان ڕوویدای هەروەکو بەخۆشت ئاماژەت پێدا کەی ڕوویدایە لە شوێنێکی پیرۆز وەکو مەکە ئەوانە مەدینە ئەو حەجە تەنها چەند سەد کەسێک بیتن کەی ڕووی نەدایە شتەکە هەموو دنیای کردوێتەوە بۆیە بۆ وەکو ئامادەکاری بۆ جەژن دەوی بە لۆ ناوی جواب دەینەوە بەڵێ بزەبێت دەبیتن زۆر ئاساییە بەرامبەر ئەوەی خۆمان و خۆشەویستانمان بپارێزین پێم گوتینە ئەوڕۆ با بە تەلەفۆن کاکە جەژنێت پیرۆزبی داوا لێبوردون دەکەم بەڕاستیش دەمێ بڵێم ژمارەی زۆر لەوانێک کە گومان لێکراوە بوون یانیش تێستیان پۆزت بۆ ئەوڕۆ بەمەیانگۆ دکتۆر تەواوە لە ماڵی دەرنایە لۆ 4 ڕۆژینە لۆ 20 ڕۆژ ئەوانی دەستخۆشیان لێ دەکاتە ئەوەش خۆی خاڵێکە ئێستا کۆمەڵێک کەس هەیە دکتۆر هەواڵ لە ماڵەوە چارەسەر وەردەگرێت و احتیمالیشی زۆرە مەسەلەن ئێمە هێشتا ئەو ستیگمایان ئەو پەڵەیەی لەناو بەشێک لە کۆمەلگاکان و بەشێک لە خانەوادەکان هێشتا هەبێ حەزیان لێ نەبێ کەس بزانێ و دەرگای لەسەر خۆی داخستووە بەڵام ئێستا لەم جەژنەیە کە خزمێکە سەلەن لەوانەیە من بم ئیلا تەلەفۆن بەخوا هەردەین کاکە ئەویش نازانێ کو جواب دەین جواب داتەوە بڵێ مەسەلەن ئاخر تۆ بۆ کوێی کاکە من وا خۆم لە ماڵەوە خۆم کوارانتین کردووە نەخۆم جیا کردوتۆ لە ماڵی خۆشم لەبەرەوەی پزیشکان پێیان وتم تۆ هەتایان نتیجەکەمێ بەڵام لە ماڵەوە چارەسەر وەرەگرم ینی ئەوەش پێدوانیە ئەحراجەیەکی زۆر دروستەکە لەوانێ چەند حاڵەتی وابێ ئێستا ئەمە قسەیەکەین لەوانێ لەوانێ بە شێوازێک لە بە پێکەنینی شو ئەو حاڵتە بڵین بەڵام لەوانێ ئێستا بەلایانی کەمەوە چەند نازان بڵین 1000 حاڵەتی وا هەبێ 100 حاڵەت 500 حاڵەتی وا هەبێ پزیشکان بە شێوەیەکی گشتی لە سەرجەم پارێزگاکان ئەکیدم
ژمارێکی زۆر نەخۆشی وایان هەیە کە بە پزیشکەکەی دەرێتن کەس تێزانیا ناوی کەس بزانانی ڕزا لێ دەکەم بۆ خۆمان هەمومان ئەو حالەتانە هەیە دەبینین ڕژان تەلەفۆن دەکا حەز ناکە کەس بزانیتن و حەق خۆشتی نەخۆشی ینی هەرچەندە توشبوون عیب نییە بەڵام ئەوش جۆرێکە لە تایبەتمەندی نەخۆش باش بەڵام لەو جژنی بەڕاستی ینی ئەگەر حالەتی وهبی کەسی وهبیێت و تەلەفۆن بکاتن ئیسرار بکە لەسەر ئەوەی سەردانی بکاتن یان بچی ببینیتن مەخفەکە ناخۆشە بەڕاستی لێرە نی تکا دەکەین هاوڵاتیان لە ئەگەر تەنها بە تەلەفۆن بی باشترە بەڵام کە تەلەفۆنیش کرد ئیسرار نەکات لەسەر ئەوەی ئەو بستیلایان گرەی بکاتن ئەتولۆ دیارین دۆستەدانی نەکردم هەر باش نییە سەردانەکە هەر خۆی بۆ کەسی ئاسایش باش نییە بۆ ماڵێک کە نەخۆشیشی نەبێ باش نییە تەلەفۆنەکە و وەسەلام زانیشت یعنی مشکلت چی ئێمە هەندێک جار لەوانەیە هەندێک پرسیار یان هەندێک خۆ هەڵقورتاندن لە هەندێک ئەوەیە ئەکید باک ئیشی کەسمان نییە چکەوە تایبەتمەندی ئەو کەسەیە لەوانی ئەو حاڵەتە هەبێ بۆی ئێمە باز دەکەین ئەم جژنە ئەو حاڵەتە هەیە خەڵکانێک هەیە لە ماڵەوە چارەسەر وەردەگرن نەک پێی خۆش نییە بچی لەبەر ئەوی ئەو توش بۆ ناوێ بزانی لە هەمان کاتیشە بۆ خۆشتان سەلامت نییە زۆر 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 خەتەرە لەوانەیە تەنانەت بەشێک لە ئامێر و کەرەستەکانی ناو ئەو ماڵە هۆکار بێ بۆ ئەوەی کە هەل لە دەرگاوە تۆ توشبی اینجا با ئەوە بە نەزەری ئاعتیبار وەربگیرێ و هەموو لایەک حسابی لە بۆ بکەن چی تازەیتر هەیە لەسەر کۆڕۆنای نوێ ینی مەسەلەن لە سۆشیاڵی ئەگەربینی بێت لە بەرسایتە جیهانیەکان چی دەڵێ لەسەر دووسێ لا ئیش دەکرێتن ئەوەی ئەمن ئاماری کوردستان تەمەشا دەکەم ئێمە لە لوتکە بووین بەڵێ ڕۆژەشیان 400 و کەسرێک باڵێن ژمارەمان هەبوو بەڵێ بەس ئێستا 200 لەو چاوەڕوانین بە پێ ئەوەی کە زانایان و پسپۆران باز دەکەن هەتا 2 هەفتێکە ئەگەر پابندبوونی هاوڵاتی لەگەر بیتن ژمارەکە زۆر بەرەکەمی بچی ئەو یەک دوو ژمارەی مردن لە کوردستان لەو مانگەی زۆرەکە ئەوی ئەمن ئاگادار هەفتەکە بووە ئەگەنا لە مابینی 13 واتە زۆرێک لە پلاتی وەگرتێ لە ینی ئاسۆیەکی وەگرتی ئینشاءڵڵاش دێتە خوارێ سێش ئەو قسێکە باسمان کردزارێک وەکو خەبەرێکی خۆش لێرە ئێستا دیسان زانایان دووبارە دەکەنەوە توێژینەوەی زانستی دووبارە دەکاتەوە دەڵێتن ئەگە ئەتوو دەمام کرددابی بەرامبەرەکە دەمام کرددابی ئەوەندە ڤایرۆسەکە ڕێژەکەی کەم دەبی کە بۆ دێتن بە جۆر لە جۆران یان توش نابی یان توشبی بە نیشانەی سوک و زوو تێدەپەڕێنی یانش ئەو تا ینی زۆر زۆر ئەگەری کەمە بە توندی توشبی بۆیە دەجارێکەش دووبارە دەکەنەوە تکایە ئەگە هەر پێویستەکە سەردان بکەی بە بەرامبەرەکەت ماسکی بەستبی دەمام چ خۆی دابی ئەتوش دەمام کرد بەستبی و ماوەکەش گرنگە کەمترین ماوە بمینەوە پێویست ناکە ماوەکەی زیاد کە چکە چەندی زیاتر کەی ئەگەری توشبوون بە نیشانی تون زیاد دەکاتن ئەوە خاڵێکی کرد خاڵەکەی دیش ئەوەیە بەڕاستی تەکنۆلۆژی ئەوها پێشکەوتیە ئەوەی کە ئەمن ئێستا جێم لێ لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئەڵمانیا و تەنانەت لە سین لۆکاندی پێدەچی ڕۆژی ئیعلانی یعنی ڕاگەیاندنی سەرکەوتنی تەواوی ڤاکسین ساڵ و نیوەچی نەبا لەوانەیە 6 مانگ بۆ 9 مانگ زووتر ئەو شتە ڕوو بداتن چونکو زانایان زۆر زۆر خەریکی ئەو سەرقاڵی ئەو ئیشێنە سەرکەوتنی باشیان بڕیە لە هەندێکیان وا دەرێن قۆناغی 6 مانگ لە بۆ 9 مانگ لە ئێستاوە یان لە کۆی پرۆسسەکە بۆیە هەر لەو دووسێ مانگی ئاخیر ئەگە بتوانین ئەمە کۆنتترۆلی وەزعەکەی بکەین چاوەڕوان دەکەین لە 2020 یان لەوکەیدی هەواڵەکەمان بەرز کە کەبرێت سەرکەوتوو بە ئەوجە پاشان دابشکردن و بابڵێن پرۆسسی لۆجیستیکە لەسەر وڵاتان دابشکردن دڵم ناشێنم هەواڵێک لەسەر ئەوە دەخوێنینەوە کە دەڵێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا لەبارەی بەرهەمێنانی ڤاکسینێکی دژی کۆرۆنای نوێ قسەم کردووە ترامپ دەڵێ سەرۆکی ئەمریکا لە وەڵامی پرسیارێکی ڕۆژنامەنووسان لە کۆشکی سپی ڕایگەیاند لەبارەی زۆر بابەتەوە لەگەڵ سەرۆکی رووسیا قسەیان کردووە یەک لەو بابەتانە کارکردن بۆ دۆزینەوەی ڤاکسینێکی کاریگەری کە کاریگەریەکی باشی هەبێ بۆ چارەسەری یان بڵین بۆ ڕێگریکردن لە کۆڕۆنای نوێ سەرۆکی ئەمریکا پسنی هەوڵەکانی زانکۆی ئۆکسفۆرد دەدات و دەڵێ هەنگاوێکی زۆر باشیان ناوە دەژڵێ بژاردەی باشمان لەبەردەستە و لە داهاتوودا ڤاکسینێکمان دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنای نوێ هاوکات ژمارەی توشبووان بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە سەرتاسەری جیهان گەیشتە 17 ملیۆن کەس و چاکبوونەوەش 10 ملیۆن کەسی تێپەڕان
بەڵێ ئێمە باس لە یەک لە وڵاتانە دەکەین کە ئێستا باسمان کرد سەرۆکەکانیان پێکۆ قسەیان کردووە کاویش ئەمریکا و رووسیا بوو لە ئەمریکا لە مانجی دوو ینی کە یەکەم حاڵت لەوێت تۆمارکرا ئەو کاتە عادەدەکە چۆن بوو دوایی چۆن بەرز بووە و هەروەها ئێستا ئەگەر بین تەمەشا بکەین بزانین حاڵەتەکان لەوێ ئێستا لە چ بارودۆخێکدان و ئەوانیش چی ئەکەن چۆن مامەڵە لەگەڵی دەکەن و ئەو قسانەی کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس دەکا بزانین ئەو دەڵێ ئێمە نزیکین ئێمە قسەی باشمان کردووە ستایشی ئەو هەوڵانە دەکات کە لە وڵاتە جیاوازەکان هەیە وڵاتێکی وەکو رووسیا کە بەوە ناوزەت کراوە لەگەڵ ئەمریکا بینیان زۆر خۆش نییە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەربازیەوە بەڵام لە کۆتاییدا ئەمان بۆ حاڵی دۆخی خۆیان بۆ ئەوەی کە مەسەلەن بارودۆخی جیهان وەکو دوو جەمسەر وەکو نەک بڵین وەکو دوو جەمسەری هاوسەنگیش نا بەڵام ئێستا رووسیا هەر قسەی خۆی هەیە لە زۆر بابەتی ئەوە ئێستاش لە مەسلەی کۆڕۆنای نوێ کە ئەمە شتێکی مرۆڤایەتیە دیارە بێکۆ قسەیان کردووە ئەو توێتی ئێمە وامان کردو ئەوشتی ئێمە وامان کردووە لەوانەشە بە تەلەفۆن پێویتە بێ بڵێ وەڵاهی من کەسێکی نزیکم کە ڕۆبرت ئۆبرایت کە ئەو کابراایەکە سەرۆکی ینی بڵین بەرپرسی ئەمنی قەومی ئەمریکا ئاسایشی نەتەوەیە وڵا کاک پۆتین ئەو تووشی ڤایرەسەکە بووە و کۆڕۆنایەتی و لێم نزیکە و بەرکەوتەمان هەبە بەڵام من هێشتا نێگەتیڤم کە ئەمە بەو شێوەیە هەواڵەکەم بە ئێوە گەیان و ئێستا بزانین لە ئەمریکا چۆن بووە و چۆن دەستی پێکردووە لە 15 شوبات واتە لە 15 فێبرایەری 2020 15 حاڵەتیش هەبووە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم ژمارەیە کە سەری هەڵدەها و پاشان حاڵەتەکان کە زۆربەی زۆری یان دەتوانین بڵین بەشێکی زۆریان لە ویلایەتی نیویۆرک بوو کە دەستی پێکرد پاشان ئەم ژمارەیە چی لێ هات تەمەشا بکەن توش بووان لە وڵاتە 4,351,997 کە ئەم ئامارە هی زانکۆی جۆنس هۆپکینسە ئێمە لەوێ هەر ئەم شەو ئێستا بە شێوەیەکی ڕاستەو خۆ لەگەڵ دکتۆر جەگەریش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسە لەسەر ئەما دەکەین کە ئێستا ئەمریکا بە تاقی تەنیا 126 هەموو توشبوانی جیهان پێک دەهێنێ لە 15 حاڵەتەوە لە مانجی دوو بۆ ئەو ژمارەیە کە ئێستا خۆی لە 4 ملیۆن و نیو کەس نزیک دەکاتەوە ئەمە بەس ژمارەی ئەوانەیە کە لە وڵاتە توش بوون خۆ ئێستا لە هەمووشمان دەزانین کە باسمان کرد لە جیهاندا 7 ملیۆن کەس توش بووە نزیکەی 4 ملیۆن و نیوی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە هۆکارەکان هۆکار هەیە زۆر باز دەکات هەندێک کەس هەیە کە من حەزم لێ پرسیارەش لە دکتۆر جەگەر بکەم دوایی هۆکار باز لەوە دەکرێت کە مەسەلەن لە بیدایەتەوە لە وڵاتە هەر یەکە و ڕەیەکی هەبوو مەسەلەن لە ڕووی حکوومەتەوە پێشبینیان کردوتیان کاکە ئەمە شتێک نییە و ئێمە کۆنتترۆلەکەینی ئەمە ئەنفلۆنزایەکە لەولاوە حاکمی ویلایەتێک بە نەوعێک تەعاملیە کرد حاکمی ویلایەتێکی تریش بە نەوعێک قسەی دەکرد ئەو دەیگۆ حاڵەتەکە مەترسیدارە لەولاوە ویلایەتێکی دی دەیگۆ نەخێروەڵا هیچ نییە و کۆنتترۆل و ژیانی خۆتان وکو خۆتان بکەن و ترامپ قسەی دەکرد دەیگۆ ئێمە یەکی پێنج واتە سەرەتای مانجی ئایار ئێمە کۆنتترۆلی وەزعەکە دەکەین ئەمە چی لە دانیشتوانی ئەو وڵاتە کرد و تەنانەت لەوانەیە کاریگەری لەسەر وڵاتانی تریش هەبوو بێ خەمساردیەک بڵاو بووە وەکۆی کە بینیمان یعنی ئەو پێشبینیە ناڕاست و نادروستانە وای کرد کە مەسەلەن ئەم ژمارەیە زیادکە حاڵەتێکی تر ئەم پیاوە جۆرج فلۆید لە 25 مانجی پێنج کە لەلایەن چەند پۆلیسێکەوە بە شێوازێکی نامرۆڤانە یان بڵین لە ئەنجامی مامەڵەیەکی زۆر ڕق و توند گیانی لەدەستدا کە دەنگدانە و ناڕزایەتێکی زۆری لەناو ئەو وڵاتە دروست کرد بە تایبەتی لەناو ئەو کەسانەی کە پێیان وترێ ئەفریکان ئەمریکانەوانی کە ڕەنجی پێستیان ڕەش و ئەسمەرە و لەگەڵ بە هاوخەمی لەگەڵ هاوڵاتیانی تری کە لە سپی پێستەکانی ئەمریکا ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندان دەستی پێکرد کە ئەمەش تێکەڵاوێکی زیاتری دروست کرد و کێشە لە تێکەڵاوێکەش چ بوو ئەوە نەبوو مەسەلەن هەموو خەڵکەکان بە تەنیشت یەکەوە بڕۆن یان مەسافەیەک خۆتان نەزانن خۆپیشاندان حاڵەتی چییە هاوارکردنی تێدایە لەگەڵ هەر هاوارکردنیش دکتۆر شێروان دکتۆر هەواڵ دەزانن ڕێژەی ئەو
ڤایرەس و ئەو دەنگکۆڵانی کە دێتە دەرەوە زیاتر پەرتە بێ لەسەر ئەوانی دەوروبەریان ئەمەش ڕەیەکی ترە کە یەکێک بۆ لەو هۆکارانی کەوا لە ئەمریکا بکە ژمارەی توش بووان 2 هەندەی تر و 100 هەندەی تر و ئەوەندەی تر زیاتر بێت لە مەترسی ئەم وڵاتە چییە؟ ئەمان کاتی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ بەرەو کۆتایی دەچێت دەبێت ئەم ساڵ هەڵبژاردن بکرێ هەڵبژاردنەکە بۆ هەڵبژار ئایا ترامپ هەڵدەبژێرنەوە یان سەرۆکێکی تر بێگومان هەڵبژاردن لە وڵاتە شێوازێک و یان بڵێن گرنگێکی زۆری هەیە بە نیسبەت هەموو جیهانەوە و شێوازەکانیشی لەوانەیە زۆر ورد و معقد بێ کە ئەمەش یەک لەو هۆکارانە بوو کە بۆ هۆی ئەوەی کە ترامپ بەسەر هیلاری کلینتن سەرکەوتن بێنێ بەهۆی یاسایەکی تایبەت بە هەڵبژاردن لەو وڵاتەیە ئێستا ئەمانە بێ لە 3 مانگی 11 هەڵبژاردن بکەن ترس و دڵە ڕاوچێکە لەوەیە کە ئایا ئەمان چۆن لەم حاڵەتە لەم 4.5 میلیۆن کەس توش بووە کە تا ئەو کاتە خوازانێ ژمارەکە چی لێ دێ ئایا ڤاکسین دەبێ یان وەکو ئەو پێشبینیانی کە ئێستا ئەوان باسیەکەن هیوادارین پێشبینیەکانی وەکو جارانە بێ چۆن ئەم هەڵبژاردنە ئەنجام دەن چونکە ئێستا حملە و پرۆپاگەندەی هەڵبژاردن وا خەریکە دەست پێ دەکات دەستی پێ کردووە و هەر یەک لە بەربژێرەکان لەسەر یەکتری قساکەن لە نێوان بێگومان لە نێوان هەردوو پارتی دیموکرات و پارتی کۆماری من پێم خۆشە زیاتر لەگەڵ دکتۆر جەگەر جاسم پرۆفیسۆری یاریدەدەر و پسپۆڕی نەخۆشیەکانی هەتا و پەتازانی قسە بکەین دووبارە ئێوارە باش دکتۆر جەگەر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵمانای زۆر سپاس دکتۆر هەست سلااو بوو و سلااو بوو میێوانن تا دکتۆر هەواڵ دکتۆر شێوان ستودیوێ و سلااو بوو بینەرن کوردستان 24 و پێش وەخت جەژنەوە پیرۆستیان زۆر سپاس لە تۆش مبارەک بێ هەندێک قسەمان کرد لەسەر ئەمریکا بە ئیجازت حەزم لێ یەکەم شت ئەو پرسیارە بکەم ئەو پەیوەندیە تەلەفۆنی کە لە بینی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆکی رووسیا خۆیان ئینکاریان نەکردووە بەشێکی تایبەت بووە بە کۆڕۆنا ینی هەمووی هەر لەسەر ئەو بابەتە نەبووە حتمما خۆت دەزانی قەزایە و بابەتی زۆر زیاتریان هەیە ئەو قسانەی کە دۆناڵد ترامپ کردوێتی چۆن لێک بدەینەوە ئێوە کە لە ناو ئەو وڵاتە دەژین و لە زانکۆیەکی هەستیار و زانکۆیەکی بڵین لە ڕانکینگێکی بەرزدا کە ئەوان بەشێکن لە سەرگەرمی گەڕان بە دوای ڤاکسیندا چۆن لێکی بدەینەوە قسەکانی بەڵێ دکتۆر هەست ڕاستی لێدوانن سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ هیچ شێوە لێدوانن زانستی نینە و شکلێکی جدی ناهێنە شێوەیەکی جدی ناهێنە وەرگرتن دەف کەسن زانا و کەسن بسپۆردا دیسا گوتیە مەثەرەن کورد گەل پوتین ئاخفتیە و گەنگەشە کردیە و بەشێکش گەنگەشەوان دوور چێکردنە ڤاکسینی بوو لێ ترامپ دیسان چه ئەجندن زانستی نینە ئەvە خاڵەیەکێ خاڵە دوێ رووسیا گوتیە احتیمالە دەی هەیڤا هەشت یعنی مانگی هەشت دێ ڤاکسینێکی دەرەخیتن و دێ بەڵافکەتن جیهانێ دژی ڤایرۆسە کۆڕۆنا و حتى اف زانایك و برپرسش چێکردنە ڤاکسینی گوتیە ناوێ ڤاکسینێکی سپوتنیک ئەو محەتە بوو ئەوە ئەنکو یەکەمین ساتلایت بۆ هاتکێشێکردن جیهانێ رووسیا بوو 1957 و ئەوەکی مەسوجێکە بۆ ئەمریکا مەسوجێکە سیاسیە و دیسان جارێکە دژی سەرکێشیە چێکردنە ڤاکسینی جیهانێ و سەرکێشیە زانستی دەستە رووسیادایە لێ ڕاستیە بە جێگومانەکە مازنە چونکی تەکنیکە چێکردنە ڤاکسینی نەیە زەحمەتە لێ زەحمەتی ئەنکو قورسیە یە پرۆسێسێ ئەوەکە ئەم بزانین ئەف ڤاکسینە چەند یە بێزیانە و چەندێک کاریگەرە دژی ڤایرۆسە کۆڕۆنا لەوڕا ئەگەر خۆ هاتوو رووسیا بشێت ژی ئەنکو بتوانیتن نیڤا مانگی هەشت ڤاکسینێکی دەربێخیتن لێت بیتن ئەف ڤاکسینە gelekî کاریگر nebîtin yek an jî ziyan hebin û nabîtin bête bikarînan cîhanê bê bête dûpatkirin ku temamî yê bêziyan ew ê karîgera dijî vayrosê korona. باشە بێ لە ئەنگیری ینی مەسەرەن لە قسەکانت دوا هەستم کرد کە ئەگەر هاتو ئەو ڤاکسینە ینی مەسەرەن دروستیش بکە و بڵاویش بکاتەوە دکتۆر جەگەر ئامادەیە ئەو ڤاکسینە بەکاربێنێ؟ ئەبەدەن دکتۆر بێ
شێوەیەکی زانستی ئەس بێژم هەگەر هەر ڤاکسینێک بێتە دەرێخستن ئەمریکا بیتن رووسیا بیتن بریتانیا بیتن ئەس شخصی ئەگەر بێتە دابشکردن بەری 2021 ئەس ناوەگرن چونکی برایە منە تایبەت و برایە gelek زانایە dijî petezanî vya bîtin eleqel te salek heta sal û nîve hebin wek taqîkirin vya bîtin her vaksînekê sê fêze re borîtin fêzeyekî em zanîn fêzê bêjnê ye taqîkirina ya silametî û bêziyaniya vaksîniye ser jimareka ya kêm ya kesan ya mirovan fêzê duê dîsan bû taqîkirina silametiya vaksîniye ser jimareka mastira mirovan gel dîsan jî destnîşankirina cura an ku doza vaksînê û fêzê sê bîte hindê ku tu ser jimareka mezina mirovan bikarbînî û herwasan diyar bike ku çendê karêgera jî gel bêziyaniye ئێستا لە فەیسی چەندن ئەمریکا vaksînê Amerîka hişçe fêzê sê belê efû بەڵێ منیش ئەو پرسیارم هەبوو بەردەوام بەفەرموو belê Nuke êsta vaksînê modernayê Amerîka ku FDA hatiye approvkirin ji layê ajensiya FDA ve ku ajensiyeka taybet e pesendkirina dermanan ve gihiştê qonaxa sî ye lê dîsan her dîf lêdwanên Amerîka Almanya jî vaksîn bêtin bihête dabeşkirin ser cîhanê û herwesan her sê fêza xilas biketin û herwesan arîşên lojîstî jî derbas biketin nîvayekê de ji sala 2021 her vaksînekê bête çêkirin bûçula min a taybet berî 2021 cêgumaniyeke çend yê bêziyan e û nimuneka zora giring li sala 1982 vaksinek hat bû çêkirin dijî corekê vîrusan gote syncytial virus ku bû eger hindê gelek kesan tûşî ziyana bûn û herwasan hindek êşek ku muzaefatek dev peyda bû bêjin Guillain-Barré syndrom ku newekê flincê peyda bîtin û bîtin ya kujek jî bîtin herwasan salê şêsta da jî taqîkirina ser vaksînê polio gelek muzaefat hebûn û zora giring e em bizanin ku ev vaksîne bêziyantir e êşê bixû yani ji vîrusê bixû berî em dabeş bikin ser çend bilyon kesan cîhanê زۆر باشە دوو وێنە هەیە وێنە یەکەمیان یان گرافیکی یەکەمیان لەسەر بڕیارەکانی دۆناڵد ترامپ حەزم لێ ڕێی خۆتی لەسەر بدەی ئەگەر هاوکارانم من چونکە لێم دیار نییە نازانم چۆن وا لێ دەکەی ینی بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشا بکەین کاریگەری بڕیارەکانی ترامپ نازانم دکتۆر جەگەر لێت دیارەیان نە لە بینی نەرێنی و ئەرێنی و خۆشت بەشدار بووی لە دروستکردنی ئەمە حەزم لێ قسەم لەسەر بۆ بکەی کە لە 28 لە یەکی سێەوە بە پێی تایملاینێک هەتا یەک دوو ڕۆژ لەمەوە پێش ئامادەکراوە بله دكتور ابخو دسبيكي كان بري خوب دين طبعا دونالد ترامب سياسه دونالد ترامب جبو سردريه ديال فيروس ني ديال بتايا ني زوره خلت بويا وقال لك مشاكل زياني وباشماين خراب جهبونا دروني خلكي وسخلميه خلكي للدسبيكا بتايا كورونا الامريكا تقريبا 50-50 بو يعني بينجي صديش امريكا تقولي ام بينكو سياسه ترامب يا سركفتيانه جبو سردريه ديال فيروس كورونا و پنج سال گوته ان بینن کو یا خلت و هدک آریشه پیدا بن لکه تو برای خوب ده چند مانگین چویدا يعني 4-5 مانگین چویدا جمهور وان کسان اوید بیژن سیاست ترامپ یا خلت بویا جبو سردريه ديال فيروس كورونا جاش 6 صاله بتر 6 صاله تقريبا ونزيك سي حتى 6 صاله بیژن ام ديال سیاست ترامب هنا طبعا ترامب دسبيكي چند خلاتيها بوناش كما قلتي خلاتيها كي ابويا 2018 سنتر emergency preparedness وسنتر كي امريكي بود اوباما تشكر بو خبر هافيكرنه دجي هر كادانكا انكو هر تنغافيكا وبايا تشبي بيتن الامريكا هاد بو تشكرن وهاد بو تمويل كرنش لاي اوباما يفا لل 2018 دونالد ترامب اف سنتر همي لغو کرد بوده اصلا ما پیلفی وی سنترینینا اف خلاتیا یکی بویا خلاتیا دویل دسپیکر و باید ترامپ گوته از بیجم اف و باید که چینیه و باید که نه کجاکه و ام ده کنترول کنه و چه مشکل هایی چنابن المانگی سه گوته اصلا ماسک ام کار ناینین حتی بری مانگی که جی ترامپ ماسک شخصی بکار نت اینان
لدوانة خدا وهروصا جفينة خدا سرقت يا أمريكا دا الكوش كاسبي ليه جبر فان رأي جشتي جبر فان رابرسياريا بتعطينا كرن سر رأي جشتي أمريكي كديار كريا كد بيتن فان استطلاعا وفان بوشونا كارت كرنك هبيتن سر هالبشرطيت أمريكي بوي أجر هندك وترامب هندك لدوانة خوب جوهرتن وجارة ايكي ترامب قوتياكو بيتن ام مدرسة فاناكين ام قطبخانة فاناكين امريكا هر وصلن ريبابليكان كونفنشن هات لغو كيرن كو جفينا كا حزبة انكو بارتا جمهوري يا امريكيه بجاره ايكي تيتا لغو كيرن شلاي ترامب فا وهر وصلن ترامب ديسان دركتيا وماسكاب كارتينيتن نوكا الجهن گشتي ئەویش لەوانەیە هەر پەیوەندی هەبێ بە هەڵبژاردنەکانەوە لەگەڵ ماسکەکەی گرافێکی تر هەیە وێنەیەکی تر هەیە لەسەر ئەوەی کێ بەرپرسە لە بەرزبوونەوەی ژمارەی توژوان لە ئەمریکا چەند ڕێژەیەک هەیە حەزم لێ بەخۆت لەسەری قسەمان بۆ بکەی دکتۆر جەکەر بەڵێ ئەڤژی گۆڕینەکە نییە دکتۆر هەست بچوونن خەلکی ئەمریکیدا سەر ئەگەرن زێدەبوونا ژمارە توشبووین ڤایرۆسی کۆرۆنا ئەمریکا كونك 35 صدش امريكي يعني برابتر امريكا بيجن اجر يكي دونالد ترامب خويا وشتي بيجن اجر يعني نبستنا خلقيه ماسكان بيجري كرنا وانا برايمان دوركتنا كومالايتي واجر اندي لاجر يكي دونالد ترامب بوجا يكي 21 صدش حزب بارتا جمهوري بيجن ترامب اجر هندكو وباي كورونا الامريكا بربلاوي حشتو صدش ديمقراطيه في بوچونا هيا ونزيك 6 صدش كسم بلايان هربصان حساب كان دونالد ترامب اجر ايكيبويا جبو زدبونا حالة كورونا الامريكا دونالد ترامب لقل ماسكا منافسة دكا دكتور جاكر يعني تماشا بكين 35 لصد بس 34 لصد من حزم لينية لقد الراي تايبتي كذبه برسم درباري هالبجارنا كان بس حزم لي بيمبلي يعني بيروبوت شون بامان بام توزيع سياسي بيوكو إلنا وبعض جادي أمريكي پێدوایە ئەو سەرۆکە جارێکی تر چانسی ئەوەی دەبێ ببێتەوە سەرۆکی ئەمریکا تەنانەت ئەگەر ڕۆژێک پێش هەڵبژاردن ڤاکسینەکەش ئیعلام بکە چکە لە دەستی دێ ئەو نەوع بڕیارانە بدە بله بريرة بتت بريرة السياسيين راستي بتبجم نسبتي ترامب أكيد يعني وبايا كورونا كارتكرنا كنيجاتيف أبويا سر ترامب أفا ياكي نزيك الشش ولايات الأمريكية بين سوينج ستيتس يعني أو ولايات أفن نهاطينا يكلا ينكرن يعني عندك البجارتنا دان جل جمهوريانا عندك البجارتنا جل ديمقراطيانا شش فان ولايات سوينج ستيت نكا جل جو بايدن من اريزونا من ميشيغان من ايوا نكا جل جو بايدن اكيد كارتكنا كان نيجاتيف هبويا سر دنجن ترامب وهالوصن كارتكنا كان نيجاتيف بيتن سر هالبجارتنا بشويه جشتي كنت بيتن هالبجارتن بين تأجيل كرن بيتن جي روجن دنگدان بين زياد كرن لأنجام كوتاي دنگدان راستي زحمت هم پیش بینی بکن که کیف درچیتن جو بايدن درچیتن یانجی دونالد ترامپ چونکه انك اگر دی هنه مثلا گلک شوان کسانه و دنگی خود لنا ترامپ دنگدان دنا ترامپ بی هزر بکن که ترامپ چند خلاتی هنه چند آریشه هنه حتى ترامب بخود بيجتن لدوانا كخود بيجتن هكي از بهم فيغا في الجهة كي جشتيجي كسا كي بكوجم هندك كسن هند هر دنگ خودنا من افچند راست طيبتي اف كسن ايفانجيليكال اف تيارات اينيين امريكيه وصل اف كسن بجن وايت سوبريماسيست اف بواري هي بتفوق بجن نفش سبي اف كسن دنگ خودنا ترامب بي بزانن كترامب چند زيان كرينا سر روش امريكا شويه گشتي بله پرۆفیسۆری یاریدەدەر پیرۆزبایت لێ دەکەم ئەو ناونیشانە نوێ کە پلەی زانستیشت بەرز بوویتەوە سەرمان پێت بەرزە کە پزیشکێکی کورد دەزانم نمونەی وەکو جەنابێت لەوانەیە لە هەموو جیهاندا پزیشکی کوردی زیرەک و لێهاتوو هەیە و لە بواری زۆر تایبەتمەندە کار دەکەن بەڵام ئێمە بەناوی خۆم و دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان و تەواوی ستافەکەمان کە تۆ جاروبار بە شێوەیەکی باش بەشداریمان لەگەڵەکە پیرۆزبایت لێ دەکەین و هیوای سەرکەوتنی زیاتر بۆ دەخوازین زۆر سپاس دکتۆر جەگەر جاسم کە لە کۆلۆرادۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵمانە بووی زۆر سپاس
زۆر سپاس دکتۆر هەست سلااف بووتە و سلااف بوو میێواننتە و سپاس بوو پیرۆز بەهێنتە هەروەسان زۆر سپاس دکتۆر جەگەر بابەتی وروژان ئێمە بابینەوە ئێمەش بی کوردێنین وانە لەگەڵ جلە کوردیەکانی دکتۆر هەڤاڵە ئەوان لەوێ لەبەردەم زڕوفێکی سیاسی گەورن کە ئەویش مەسلەی هەڵبژاردنەکەیە کەسانێک هەیە لە وڵاتی خۆشمان ئەو بیرۆکەی لەلا هەیە دەڵێ ترامپ کۆڕۆنا بەکارهێنێت وەکو چۆن یعنی هێشتا لە وڵاتی ئێمە کەسانێک هەیە باوەڕ بەم حاڵەتە ناکەن بەڵام خەریکە کۆڕۆنا لەوانەیە نازانین ئەوە شتێکی پێشبینی نەکراوە بەس لەوانەیە سەری سەرۆکی گەورەترین وڵات لە جیهان بخۆ ئەگەر هاتوو ئەم ڤایرەسە ڕێک بێت تۆ ڕات چی ینی لەسەر ئەو موضوع پێشی ئەو پەتایە بڵاو بیتەوە ینی لە ڕوو سیاسیەوە ئەوەی کە تابعیەکبارمان دەکرد دۆناڵد ترامپ بەڕاستی کێربەکە ڕۆ لەسەرەوە جمهوری زیاتر دەبوو بەهۆی بەسەبەی مەجموعە ئیشێکە کردی لە ئەمریکا زیاتر کەسێکی اقتصادیە وا بری دەکاتەوە ینی لە ڕووی کابراشی بازرگان بوو وا بری دەکات و زیاتر داهات زیاد بکاتن لەبەرەوە دەنگدەری ڕاستیانی جمهوری زیاتر دەبوو بەڵام پاشی ئەو بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا ئەوەی کە متابع دەکەین دکتۆر جەگەرش باسی کرد ژمارەیەک هەڵی زۆر کوشندەی کرد بەڕاستی کە ئەوانە هەموو لەسەر حیسابە ینی لە ئەمریکا لە سنتەرەکانی لێکۆڵینەوە وەکو وڵاتێکی زرهێزی هەن هەمووی باز دەکرێت و دەخرێتە بەرچاوی خەڵکو لێوەندەرێ حساب لێڵ دەکرێت بەڵام ینی بڕای من ئەگەر بەو شێوەی ئێستا بڕاتن تەسەوڕ ناکەم جارشکە دەربستوە چکە بەڕاستی هەڵی گەورەی کردیان یەک چانسی مایە ئەگەر بێت و ئەو ڤاکسینەی کە باسی دەکاتن ئەگەر بێ و بە فترێکی کەم بەر لە هەڵبژاردن ئەعلانی بکات و سەرکەوتوبی ڤاکسینەکە تەسەوڕ دەکەم ئەوە ئەمەلێکی بداتێ ئەگەر نها تەسەوڕ ناکەم بیتر لەمەدا دۆناڵد ترامپ بۆ شێوەی ئێستا ئەگەر بەردەوام بیتن جارشکە دەربستەوە تو ڕایچیان دکتۆر ئەمریکا یەک کەس بڕیار ناداتن لە بڕوای نیمە حتا کە ترامپە چەند جارێک حەول یەک کەس بڕیار داتن یەک کەس بڕیار ناداتن ئەوان مؤسساتیان یەکجار زۆرە بەڵام لەگەڵ وەشدا ئەگە سیاسەتی لە خزمەت تەندروستی دانەی ئابوووریەکەت لە خزمەت تەندروستی دانەی خۆت وەکو سیاسی سەرکەوتو دەبی ئەوە ڕێی شخص خۆمەکەم سیاسی نیمە بەس ئەوەندەی لێ تێگەیشتیم بە تێگەیشتی خۆم ئێستا ئەمە لە حالەتە چینە ئەو نەخۆشیە ئەو لایەنە تەندروستی خراپەی کە توشمان بووە بەڕاستی جۆرێک لە ئیفلیزی توشکردنی لەلایەن ئابووری و سیاسی و هەموو کەرتەکانی بۆیە باشتر وایە هەموو لایەنەکان دەست لە ناودەست بن شتەکان لەلایەک دانێن بۆ سەرکەوتون و زاڵبوون بەسەر ئەوەی بە ئەمریکاوەش ئەمنیش تەمە چەند هاوڕەیەکم هەیە لە ئەمریکا قسەم لەگە کردوونە بۆ ئاخری هەمان ڕێی دکتۆر جگەر و دکتۆر هەڤاڵیان هەیە بەڕاستی ئێستاکە شتێک هەیە ئللا وەکو ئەفلامی ئەمریکی کە لە ئاخر لە حەزەیە تو بەخۆت وەکو بینەری فلیمەکەی تەماشارەکەی دەرێت تەواو بەتەڵ فلیمەکە کوژرایە تەواو ئەوە لە ناوچەوە بەس ئاخر لە حەزە دەبینی شتەچی دەردەنیتن و تەقەچی دەکاو يعني ئەم وا دەبین وەکو فلیمەکی ئەمریکی دەبینم لە ئاخر لە حەزە ئەگەر فلیمی هندی باسکەی ینی لەگەر ڕێزم بۆ خۆشەویستانی فلیمی هندی ئەوە هەر فلیمی ئەمریکی ئەمە هەمومان دیتیتمان ئاخر لەحظە بەتەڵەکە وەدوەزانانی مردی هەر دەستەوە چاو چ دەکاتەوە ئەو شتەکە لەوانەیە ترامپ سڕ متأکد بزانی ڤاکسینەکە زۆر سەرکەوتونیە لەوانەیە لە بۆ ئینتیخابات بەکاری بینیتن لەوانەیە دەرمانەکە وەکو وەخت خۆی بەهاری هینا چۆکان لە بۆ هادرۆکسیکلۆرۆکوین و ئەو شتانی باس کرد ئاخیریش هیچ نەبوو ڕەمدیسڤیر ڤیدیۆیەکەیە 3 جار دۆناڵد ترامپ دەوێ برێ ڕەمدیسڤیر ینی تەلەفوزەکەش پێ ناکرێتەوە جا ئەو ینی با بڵێ سیاست ئەگە بتەوێت سەرکەوتوو بی وەکو بڵێن دۆناڵد ترامپ باشتر وایە لە خزمەت تەندروستی دانێتن ئەوە ینی با بڵێن ئەوە کێشەیەکە و خۆی تێکەوتووە ئەو لە هەموو حاڵەتێکیشدا ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە لەم بارودۆخەیە کە دووشت لە ئەوەی ئەمریکا بڵین هەڵوەستەی لەسەر بکەین یەک ئەوە تا بەو هەموو تەکنەلۆجیایەوە لەبەر ئەوەی لە بیدایەتەوە بێسەروبەری هەبوو لە بڕگاردان ئەوە ئەنجامەکەیەتی دووەمیش دکتۆر جەگەر قسەیەکی زۆر زانستی کرد ئەو کەسێکی ئەکادیمیە کەسێکە لە ناو زانکۆیەکە ئیش دەکا هیچی کەمتر نییە لەو زانکوانی کە ناوی دەهێنرێ ئۆکسفۆرد و ئەوانە ئەو لە جۆنز هۆپکینسە زۆربەی زۆری داتا و زانیاریەکانی کۆڤید-19 هەر لەوێ وەردەگرین ئەوان تاقیگە و لێکۆڵینەوەی زۆر فراوان و گەوریان هەیە و شتی زۆر گەوریان بەدەستهێناوە لە ڕابردوودا ئەو قسەکەی لەوە بوو نەک لەبەر ئەوەی کە لایەنگیری
ئەمریکا دەکاو لەسەر حسابی رووسایە ئەو حاضر نییە هیچ جۆرە ڤاکسینێک لەسەر خۆی تاقی بکاتەوە کە ئەگەر هاتوو لە ساڵی 2020 تا دەرچوو بێت چونکە ئەگەرت تۆ لە ڕێگەی زانستی و زانیاریەوە لەم بابەتە بڕوانی دەبێت ئەو هاوڵی ئەگەری ئەوە هەیە کەسێک بۆ بەکارهێنانی ویستی خۆی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووان کە ئێمە نازانین ئەمە بەس مجرد تەخمینێکە و پێشببینیەکە لەوانەیە هەڵە بێ لەوانەیە سەرتاپای هەمووی هەڵەبێ بەڵام ئەوەندەیە کە ئەگەر هاتوو بڵاویشی بکاتەوە هەتاوەکو ئەنجامەکەی بە تەواوەتی نەزانی لەوانەیە ئەو 3 ڕۆژ پێش انتخابات بڵاوی کاتەوە هەفتەیەک پاش هەڵبژاردن ئەنجامە خراپەکانی بەدەرکەوێت ئەو کاتە وانە ینی ناکرێت مەسەرەن هیچ ڕێگایەکی ترمان نییە لە خۆپارێزی دکتۆر شێروان ئەو پلەی گەرمایە هەروە بەرز دەبێت و بابینەوە کوردستان بەڵێ و کۆرۆناش دکتۆر هەواڵ ژمارەکە هەروە زیاد دەبێت ینی جارێ یەکەم بەش بە حاڵی خۆی ئەو گەرمایی کە ئەو ژمارە بەرزبوونەوەیە سیستمی بەرگریمان چی لێ دەکات دکتۆر شێروان بەڵێ ئەمە ڤایرۆسەکە لە دوو وەزعان دەبی پێناسێ بکەین لە دوو شوێن ئێستاش ئەگە ڤایرۆسەکە لەو گۆڕێبی لەسەر شتێکبی لە دەرێبی لەسەر زادێبی لەسەر سیارەیبی تحملی ئەو پلە گەرمایی ناکە باشە لە 48 دەرەجەی تحمل چەند خۆی دەمێنێت لەسەر مەسەلەن با بڵین لەسەر جا دەبێت لەسەر زانایانی ئەمریکی کە جارێک لەو بەرنامە باسم کرد دەڵێن ناو سیاری فۆردی کە تەجروبەیان کرد کە شەریکەکە ئەوەی کرد پاش 5 خولەکی لە بەرین پلەی گەرمای 50 سیلیسی نمایە خۆ ئەوانەی ئێستا ئەو برادرانێمە ئەو هاوکارانێمە کە ئێستا لە تاقیگەکان ئیش دەکەن دەبی ئەو ڤایرۆسەکە سامپڵەکە وەردەگرن لە شوێنێکی زۆر سارد و تایبەت دانێن بەس هەتا بیپارێزن ئەگەنە تێک دەچی ئەی باشە ئەو 300 حاڵەتە بەڵام کاکتور ئەوانی کە توش دەبن لەسەر زادە و لەو بەرگەرمایە نینە توش بووینە دێنە ژۆرێ ئەمن ئەو ماوەی چەند حالەتێک پێدەڵم کە توش بووینە کە بەمنیان گوتیا شەو چوینە قوماریان کردیا توش بووینە شەو چوینە دۆمینۆ کۆنکانیان کردێ توش بووینە دانیشتێکی خێزانیان کردێ لە ژوورەوە باز دەکەن بە زۆری لە ژوورەوە بوون توش بووینە 20 کەس بۆ دکتۆرەمە کەم بووین 2-3 خێزان بوون ژنمان مارە کرد بۆ کوڕەکەمان توش بووینە لە ماڵەوە خزمەتی یەکەچی دەکات توش بووە بۆ جۆرەی بوونە کەس نەچوو لەسەر زادی لە پلەی گەرمە 50 ڕاوەستابی ئەوها دوو مەتر یەکدی توش بی ئەو ڤایرۆسە تەحمل ئەو گەرمایە ناکە لە دەرەوە بەڵام ئەو کاتەی کە گەیشتە ناو خانەکانی قورگت و سیەکان و لوتت لەوێن دەری پلەی گەرمە یەک پلەی گەرمایە پلەی گەرمای ناو لەشی مرۆڤ دیاری کراوە نێوان 36 بۆ 37 ئەو شوێنە و ئەو پلەی گەرمایش باشترین شوێنە بۆ ڤایرۆسەکە بۆ ئەوەی هێرش کاتنی گەرمان قەزدت ئەوەیە دەمانباتە ناو ژوورەکان یەک خاڵی کەش ئەگە ئیزافەکەم کە ئەو پرسیاری سەرەتای کردبوو ینی سیستمی بەرگری لەش لەو حالەتێدا کەمەک ماندیە لەبەر چ ماندیە چکە دەبینە هەمان کاتدا هاوسەنجی بێلیتن لە ناو خوێ و ئاو هەندێک شتی تر و پلەی گەرماش پلەی گەرمای ژوورۆژ هەر بەسی ئێرکۆندیشنێک ئیش بکاتن بۆیە دەبین ئارەقەکردنەکە ئاوەکە خوێیەکە پلەی گەرمایەکە کاتێکی گونجاو نییە بۆ چوونە بەرهەتا و بۆ وەرگرتنی زۆر زۆر خەتەرەوە نیە ئەم بەیانێکی زوو بیتنیان ئێوارەکە پلەی گەرمایەکە کەس تەحملی ناکاتن زۆر باش بە ڤایرۆسەکەشەوە دکتۆر هەواڵ هاوکارانیش پێمەڵەن دەڵێن دەزانن دکتۆر هەواڵ لەوانەیە لە وەختی نەورۆز لە نەخۆشخانەیەک تایبەت بە کۆڕۆنا و بێجلەکانی بۆی ئەو کاتە لە مەگەر ئێستا تۆڵی بۆ کردێتەوە دکتۆر هەواڵ دواب بەڕاستی لێت هاتووە جواب بۆ ینی هەر تەماشا دەکەم بیر بکرێتەوە دکتۆر هەواڵ سەرڕای بەرزبوونەوەی پلەی گەرمایانی مەسەلەن ئێستا چی بکرێت و لەگەڵیشی حاڵەتێک هەیە وابزانم کە مەسەلەن ئەگەر دوور لە کۆڕۆنا باسیکەین کە پێوتە هیچ سترۆکیان زەبری گەرمە ئەگەر دوو کەلیمەشمان وەکو پەیامی کۆتایی خۆت و جەژنە پیرۆزەکەشت لەگەڵیا بڵیت و کاتمان زۆر کەمەوە جەژنە پیرۆزەکەم بەعمەلی کردەوە هەموو ساڵ لەو کاتانە کە کۆڕۆنا نەبوو مەسلەی ئاو هەوای گەرم ئەو جەوە گەرمە کە دروست دەبوو بەرناممان هەبوو و مقابلە هەبوو و ڕێنماییمان دەدا ئێستاش بە هەمان شێوە کۆڕۆنا لەلایەک و گەرمایەکەش لەلایەشتر لەبەرەوە ڕێنمایی هاوڵاتیان دەکەین کە لەو دەرجە حرارەی ئێستا هەتا دەکرێتن نەچنە دەرێ هەتا دەکرێت ئەو ئیش و کارێک کە زڕورە لە کاتی بەیانیان یان لە پاش سعات 5 ئەوانە کە جەوەکە تۆزێک هادی دەبتەوە ئەو کاتان ئیشەکان خۆیان بکەن و ئاو زۆر بخۆنەوە و کە لە مارشدا دەنیشێن ئەگەر بکرێ هەتا لەبەر مەسەلەی کۆڕۆنایەکە بەڕاستی
کەمتر سپلیت بەکاربێتن هەنی زیاتر مواردە بەکاربێت و دەرکەوت پەنجەرەکان تا ڕادەیەک کرابنەوە لەوەی هەوا گۆشی هەبیتن لەوەی سەلامتر زۆر سپاس دکتۆرە باڵ دکتۆر شێروان هیچ ماوە لەسەر جەژن ئەگەر کورتە چیرۆکەی باسکەم دەستخۆشی لە یەک لە ئافرەتەکان دەکەم کە خزمەتی خەزور و خەسووی کردبوو خۆشی گوتی دەمزین لیان دەگرمەوە بەس ئەوان ئەرچیان وەکو دایک و باوکمە خزمەتێکی باش کردبوون کە خەزوریشی پێشتر هاتە لای من و ڕەوانم کرد و تێستان پۆست بوو بە چارەسەر ئێستا زۆر باشن کاتێک بەخۆی هاتەوە بەخۆی نیشانەکان گرم گوتی مادام خزمەتی یەکەچ توژبوو دەکەم بە کۆرۆنا ئەمن لە پێناوی ئامادەمە هەموو شتش بکەم دەمێت دەستخۆشی لەوان کەسانە بکەم کە خزمەتی یەکەش دەکەن لە ماڵەوە بەڵام هەوڵ بدەن ئەو کەسێک کە خزمەتی ئەو کەسان دەکە لە ماڵەوە تەمەنی لە 18 ساڵ و کەمتر بی نێوان 13 بۆ 18 بچکە ڕێژەی مردن لەوان زۆر کەمترە ئەگەری با بڵێن مەترسیەکانیان لێ کەمترە ئەوانەی تەمەنیان گەورەیە چکە ئەو ئافرەتە دووجیانیش بوو ئەوانەی کە خزمەتی توشبوانی کۆرۆن دەکەن تکایە ینی نەخۆشیکیان نەبی تەمەنیان گەنجتر بیتن باشترە لەوەی کە تەمەنی گەورە بیتن و خۆشی توش بیتن و مەترسی لێ بکەوتە سەرجانی زۆر سپاس دکتۆر شێروان زۆر سپاس دکتۆر باڵ منیش لە کۆتایی دەڵێم خۆشیەکان و بڵین ئارامی دەروونمان ئەو کاتە تەواو دەبێت ئەو کاتە هەموو پارچەکانی بێکۆ و شێوازێکی تەواو دروست دەکات کە لە کۆتایی پێ بکەنین و دڵخۆش بین و باوەش بە یەکتریدا بکەین لە جەژنە بە ئەم جەژنەش بکەینە دیاری بۆ خۆشەویستانمان بە شێوازێک کە وەکو جەژنێکی ئاسایی مامەڵی لەگەڵ نەکەین تێکەڵاوی نەکەین سەردان و هاتوچۆ نەکەین لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە تاوەکو ئەو ئازیزانەی کە کەمتر بەرگەی ئەم نەخۆشیە دەگرن لە جەژنی داهاتوو بتوانین دەستیان لەمن بکەین و دەستیان ماچ بکەین هەموو لایەکتان هەر تەندروست بن جەژنتان پیرۆز تا دوای جەژن ماڵتانەوە